ماوەی چەند ساڵێکە ئەم نەخۆشخانەیە لە ورامان دروست کراوە و تا ئێستا بەڕووی هاوڵاتیاندا نەکراوەتەوە. نەخۆشخانەکە بە شێوەیەکی مۆدێرن و ستاندار دروست کراوە و دەکەوێتە ناحیەی بیارە. بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە ژۆکاری نەکرانەوەی نەخۆشخانەکە بۆ دانەمەزراندن و نەبوونی میلاک دەگەڕێنێتەوە. کەمبوونەوەی میلاکی کە هەم کارمەند و هەم پزیشک ڕێگرە لەوەی کە ئەم نەخۆشخانەیە بکرێتەوە. خۆتان نەزان ببوونی قەیرانی داراییەوە زۆربەی پزیشکان و کارمەندان ڕوویان لە دەرەوەی وڵات کردو. ئێمە ئێستا لە هەوڵی ئەوە داین کە ئەو نەخۆشخانەیە بەڕووی خەڵکی بیارە و خەڵکی تەوێڵە و هەورامان بەگشتی بکەینەوە، بەشی فریاکەوتنی تێداکەینەوە و هەروەها ئەتوانین چەند نەشتەرگەریەکیش لەوێ ئەنجام دەین. دەچینە ناحیەی بیارە و هاوڵاتیان داوا دەکەن هەرچی زووە ئەو نەخۆشخانەیە بکرێتەوە، چونکە فشارەکان لەسەر نەخۆشخانەکانی دیکە بەتایبەت هەڵەبجە کەم دەبێتەوە. نەخۆشخانەکە دەکەوێتە سەنتەری ناوچەی هەورامان و جگە لە هاوڵاتیانی سنوورەکەش ساڵانە گەشتیارێکی زۆر ڕوو لە هەورامان دەکات و بۆ ڕووداوە لە ناکاو و کتوپڕەکانکردنەوەی بە گرنگ و پێویست ناو دەبن. یعنی زۆر پێویستە ئێستا وای لاتوە ئێمە کە نەخۆشمانە بێ زۆر کات هەر ئەوەن هەیەنینە ئێرە و یەکسەر بۆ هەڵەبجە داوا لە حکوومەت یاریمەکەین بە هەر شێوەیەک بووە ئەم خەستەخانەمان بۆ بکاتەوە. یعنی شتێکی وای نەماوە، باوەڕ ناکەم شتێکی وای مابێ، بەس ئەوەیە ئەڵێ کارمەند نییە، کارمەند نایەتە ئێرە. ئیتر بیانوەکەیان ئەوەیە بەس ئەڵێن کارمەند نایەتە ئێرە. حەزەکەن برا بکرێتەوە، خزمەت بە ملت دەکا، بە خەڵکەکە، بە فەقیرەکە، بەڵام هەیە ئەکرێتەوە. چونکە کۆمەڵی شار و شارۆچکە و لادێ و گوند و دێهاتوانە هەمووی بەسێ بە یەکەوە. ئیسفادەیەکی باشی بۆ ئێمە هەیە، ئەرکی حکوومەتیش کەمەکاتەوە. ئیسفادەشی بۆ ئێمە هەیە لە نەخۆشی و ئەمەلیاتم دۆرەشتانەی ئەمە لەوانەیە ئەرکمان کەم بێتەوە، زیاتر ئیسفادەی لێ بکەین و بۆ بەرژەوەندی هەموو لایەکیش بەکار بێت. نەخۆشخانەکە ماوەی 6 ساڵە تەواو کراوە و 50 قەرەوێڵەیە و 6 ملیار و 600 ملیۆن دیناری تێچووە و بەپێی زانیاریەکانی پەیام دەشتوانرێت نەشتەرگەری بچووکی تێدا ئەنجام بدرێت. بۆ کردنەوەی نەخۆشخانەکە پێویستە حکوومەت 126 کارمەند و پزیشکی بۆدا بمەزرێنێت و 2 ملیۆن دۆلاری دەوێت بۆ کڕینی ئامێرە پزیشکیەکان. هاوڵاتیانیش داواکاریان ئەوەیە ئەو نەخۆشخانەیە هەرچی زووە بکرێتەوە و سوودێک بە هاوڵاتیانی ناوچەکە و گەشتیاران بگەیەنێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی بیارە.